لەگەڵ ئاڵلقەی سێەمی ئیسلام و کوردایەتی ئەبین بە پشتیوانی خوا کە لەژێر ناونیشانی ڕیشی کوردێتی بۆی دواییش بێمە سەر سمێڵی کوردایەتی باس بکەم. دیارە ناونیشانەکەم لەوە بۆ وەرگرتووە کە پەندی پێشینانێکمان هەیە ئەڵێ بۆ ڕیشی چوو سمێڵیشی دانا لەبانی. ئەمێ باز لەو سەردەمە بکەم ئێستا کە کۆتا قۆناغی دەوڵەتی عوسمانی بوو کە ئیمارەتە کوردیەکانی تێداژیا کە هەژدە ئیمارەت لەو فترانەیە دروست بوون. ئەمەیە ڕیشی کوردێتیەکە. دواتریش دێمە سەر بزوتنەوە نەتەوایەتیە سکولەریستیەکەی کە لە پاش ساڵی 1970 بەدواوە لە تۆرانیزم و عروبە و فارسیوانی و هەروەها لە کوردەکانیشە پیا بوو. ئەمە شەکەمە بەستم لەوەیە کە سمێڵیشیاندانە لەبانی. لە سەرەتاوە بۆ باسکردنی هەموو سیاسیەک هەموو بزوتنەوەیەک دەوری شاعرێک یان هەر باس و ڕووداوێک شۆڕشێک ئیمارەتێک پێویستە باسی هۆکارەکانی دەوروبەری بکرێ یان بە شێوەیەکی گشتی ئێوە گەرملاحەزە بکەن بە شێوەیەکی گشتی ئەو کەسەی کە دیراسەی شخصیەتێکەکە یان ڕووداوێکەکە یان ئیمارەتێک یان دروستبوونی دەوڵەتێکەکە دێتە سەر ئەو هۆکارانەی کە یارمەتی دەربوون بۆ پێکهاتەی ئەو ڕووداوە. هۆکاری دەرەکی لە مەسەلەی ئیمارەتە کوردیەکانیشە ئەبێ حتمما بگەڕێنە سەر ئەو کەشی سیاسی سەدەی 19 کە لە کوردستانە چۆن بۆ کارتێکردنی ئەو هێزانەی کە هەبوون چی بوون. ئەو هێزانەی ئەو سەردەمە چۆن ئێستا ئێمە ئەگەر هەر باسێکی بارودۆخی کوردی خۆمان بکەین واتە لە کوردستانی باشوور هەر شتێک باس بکەین ئەبێ حتمما باسی ڕۆڵی ئەمریکا و شەڕی سارد و قۆناغی 15 ساڵی دوای شەڕی سارد و ئەو دەسەڵات و بەرنامە و دید و تێڕوانینەی کە المحافظون الجدد ئەوانەی لە دەوروبەری جۆرج بۆشن چۆنە ڕوانە جیهان چۆنێکی وەکو فۆکۆیاما پێی وایە کۆتایی مێژووە ئێستا چۆنێکی وەکو سەمۆیل هانتینگتۆن پێی وایە کە دەبەڕێکڕاچوونی شارستانێتیەکان و پێکچێشرانیانە یەکێک لەوانەی بە شارستانەتی ئەوان ئەچێشرێکە ڕۆژاوایە و بە سەرۆکایەتی ئەمریکا شارستانەتی ئیسلامیە و هەروەها حتممە نەبێ هەموو لایەنەکانی ئەمجا ئەو دەبەڕێکڕاچوون و ململانەیانەش دیسان بخوێنینەوە کە ململانەکان بەهۆی چیەوە دێن. بۆ نمونە لەو سەردەمەیە بە پێناسەی لینین بریتە لە دروستبوونی دەوڵەتانێکی سەرمایەداری کە ئیتر پێویستیان بە کەرەستەی خام هەیە کە بیهێنن سەر لە نوێ پێویستیان بە بازاری نوێ هەیە بۆی بەرهەمەکانیانی تێدا سەرفکەن پێویستیان بە لق و پۆپچێشانێکی دوورتر هەیە بۆ ئەوی دەسەڵات و نفوزی سیاسی خۆیانیتیا زیاترکەن. ئێمەش کە تەماشای ئەو سەردەمەی دەوڵەتی ئیمارەتە کوردیەکانەکەین تەماشاکەین ئەو هێزانەی کە هەبوون لەو فترەیە رووسیای تەزاری دەسەڵاتێکی گەورەی هەبووە. طبعاً ئێران وەکو بەردەوامبوونی دەوڵەتی سەفەوی کە ساڵی 1905 هیجری دروست بووە ئێستا 1427 و دوایە و قاجاری و بەردەوامبوونیان هەتا ساڵی 1925 کە ڕەزاشا ئەیکا بە دەوڵەتی ئێران لە بیلادی فارسە و بە دەوڵەتی ئێران و ئەم ئێرانەی نوێ دروستە بێت تا ساڵی 1970 شۆرشی خومەینی کە شۆرشی خۆیان هاتە پێشەوە ئەوەشیان سەر لە نوێ گۆڕیەوە. هەروەها دەوڵەتی عوسمانی کە لە مەدای 600 ساڵە حکمی ناوچەکەی کردبوو و ئیمارەتە کوردیەکانیش اتفاقی 400 ساڵیان هەبوو لەگەڵ ئەو دەوڵەتی عوسمانیە بە تایبەتی لە دوای شەڕی چاڵدێرانەوە کە خاڵێکی وەرچەرخانی مێژوویە لە نێوانی فارس و عوسمانیەکان کە ساڵی 1516 کراوە. هەروەها ئیمارەتە کوردیەکانیش کە بەسەر بەخۆی ئەمێنەوە چونکە سونیش بوون دەوڵەتی عوسمانی سوور بوو لەسەر ئەوەی بە تەرەفی خۆیانە ڕاکێشە خۆی بە طبیعەتی دینەکەش و لەو سەردەمەشە هەرکەوتنە تەرەفی دەوڵەتی عوسمانی بەڵام مەرج بوو بە ئەوەی کە ئیمارەتە کوردیەکانیان بەدەستەوە بمێنێتەوە. ئەمەش بەردەوام بووە. طبعاً ئەمە خەتێکی فاصلە شەڕی چاڵدێران 1514 هەروەها پەیمانی سایکسپیکۆ کە ساڵی 1916 400 ساڵ دوای ئەو حادیسەیە کوردستان لە تەکاتەوە ئەمجارە بۆ 4 لەتیان بۆ 5 لەت. کەوابوو بوونی رووسیا بوونی سەفەویەکان لە ئێران بوونی تورکە عوسمانیەکان کە حەنەفی مەزهەب بوون بوونی بەریتانیا کە وەکو نفوزێکی تازە ئەهاتە پێشەوە
فەڕەنسا کە کارتێکردنی هەبوو ساڵی 1930 چوو بووە جەزائیرەوە و گرتبووی. بەریتانیا کە 200 ساڵ 300 ساڵ بوو لە هەندی شەرقیەوە کارتێکردنی هەبوو، دەوڵەتی هەندی هەموو کەوتو بەژێردەستی خۆی. لەم شەڕ و دەبڕێکڕاچوون و ململانە گەورەیە دەوڵەتی عوسمانی بەرەو زەعیفیەکی زۆرە ڕۆیشت. رووسیەکان هەنگاوی زۆر گەورەیان نابوو، جگە لەوەی بەپێی ڕێکەوتنی بەرلین و ئەو حلفە مقدسەی کە لەژێر سمێڵی بسمارکە کرا دەوڵەتی مەجەر، رووسیەکان زۆریان دەستکەوت بوو لە جێڕانەوەی هەندێک وڵات بۆ ژێر نفوزی خۆیان یان هێنانی هەندێک وڵاتی ئیسلامی کە لە ژێردەستی عوسمانیەکانە بوو بۆ ژێردەسەڵاتی خۆیان. بەمەش نفوزێکی باشیان بۆ دروست بوو گەیشتبوونە سەر سنووری ئەرز ڕۆم. کورد لەو نێوانەدا بوو. ئەمە ئێستا کە باسیەکەین شێوازێکە کە ئەبێ ورد دراسی ئەو بکەین کە کارتێکردنی هەریەکێ لەو دەوڵەتانە کارتێکردنیان چەند بووە لەسەر ئەو واقعی کە هەبووە و لەسەر خودی کورد. ئەو ململانیانەیە کە لەو فترانە ڕوویداوە بە دەرەجەی یەکەم ململانەی رووسایە لەگەڵ عوسمانی، پاشان رووسیا و بەریتانیا، دوایی نەهێشتنی ڕمانی دەوڵەتی عوسمانیە. ئەوەش خاڵێکی زۆر گەورەیە کە بۆچی نانەهێشت دەوڵەتی عوسمانی لەو فترەیە بڕمێ، واتە ئەوروپایەکان کە بڵێن فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیا لە تەرەفێک نانەویست دەوڵەتی عوسمانی لەو فترەیە بڕوخێ، حەزیان بە ڕوخانیە کرد، بەڵام نانەویست بڕوخێ چونکە بە قازانجی رووسیا تەواوە بوو. ئەوە خاڵێکی زۆر گەورەیە کە ئەبێ لە بەرچاومان بێ. رووسیا یەکێکە لە وڵاتانی کە هەر لە کۆنەوە تەماعێکی زۆری بەتەکید لە ئەوەیە هەبوو کە بگاتە خلیجی فارسی یان خلیجی عربی. طبعا هەردووکی پێوترە خلیجی فارسیش زۆربەی لە وەسائقە تاریخەکانە پێوترە خلیجی فارسی. رووسیەکان زۆریانەویست بگەنە ئەو شوێنە، طبعا ئەو زەمانش کە ئاسەواری نەوت نەبوو کە لە دوایە بڵێن کۆمۆنیستەکان هەوڵیان بۆدا بە تایبەتی دوای مەرحەلەکانی بریجنێف و ئەوانش کە هاتن ئەفغانستانیان داگیر کرد و بەڵام دوای فەشەلیان تێهێنا. بەڵام هەر ئەیانویست بگەنە ئەوێ چونکە دڕدان بوو بە بەرژەوەندیەکانی بەریتانیا، دابڕبوونی بەریتانیا بوو لە بەرژەوەندیەکانی لە هەندستانەوە کە ئەڕۆیشتەوە بەرەو ئەو وڵاتانەی ترکە ئەو گرتبوونی. رووسیەکان هەوڵیان بۆ ئەمە زۆردا. دیسان محەممەد علی پاشا ساڵی 1905 چووە میسر و بوو بە طبعا ئەسڵی ئەلبانیە، نەک لەوەی کە ئەڵەن ئەسڵی کووردە، ئەسڵی ئەلبانیە، دەوڵەتێکی بڵێن مۆدارنی دروست کرد بە نەظەری خۆی. فەڕەنسا زیاتر پشتیەگرت تا ساڵی 1848 ما و نفوزێکی زۆری بوو، جێشێکی زۆریشی بۆ دروست بوو. ئەویش دەوڵەتێکی گەورەی دروست کرد بوو کە لەژێر دەسەڵاتی عوسمانیا دەرەچوو. مەغریبی عەرەبی بە شێوەیەکی گشتی لە لیبیا و تونس بەولاوە لەژێر دەسەڵاتی عوسمانیا تقریبا نەمابوون. ئەوەی کە ئێستا پێوترە ئیندۆنیسیا کە ئەو کاتە هەر هەندی ڕۆژهەڵاتی پێوترا، ئەوانش دیسان لە بەردەسەڵاتی دەوڵەتی عوسمانیا نەمابوون. دەوڵەتی عوسمانی تەواو کز بوو، بەڵام رووسیەکان تەماعێکی گەورەتریان لەوەیە هەبوو. ئەبێ ئەم ململانەیە لە سەرەتاوە لەبەر چاومان بێ لە هەموو هەنگاوێکە کە باسی ئەو زەمینەیە ئەکەین کە کوردایەتیەک لەو فترەیە هەبووە، کوردێتیەکی ئیسلامیانەیە کە لەو ئیمارەتە کوردیانەیە دروست بووە کە هەر بە شریعەتی ئیسلام ویان پشت بەست و بە شریعەتی ئیسلام ویستویانە ئەو دەسەڵاتە کوردیە لەو کاتیا دروست بکەن. کە ئەژوترێ کوردستان ئەو زەمانە ئەبێ ئەوەمان لە بەرچاو بێ کە ئەو کاتە سایکسپیکۆ نەبوو، دەوڵەتە مۆدێرنەکانی ئێستا نەبوو، بەم شێوەیە سنوورەکان نەچێشرابوون. یەکێکی وەکو شێخی بەدرخان، ئەمیری بەدرخانیەکان، دەسەڵاتی گەورەی لە مووسڵەوە بە هەولێرە هەتا ئەگاتە سنە، هەتا ئەگاتەوە لە باکوور بۆ وان دیاربەکر، ئەمانە هەموو خستە بۆ ژێر ڕکێفی خۆیان. لەبەرەوە کاتێک کاڵین کوردستانیش ئەم خەت و خطوتەی ئێستا کە ڕسمەکرێو هەیە ئەو کاتە نەبوو. کوردەکانیش ئەو کاتە هەمویان هەستیان بە یەکبوونی خۆیانە کرد، ئەگەرچی بە زارگوتنی جیاوازیش قسەیانە کرد پێکەوە. ئەو فترەی لە ساڵانی 1600ەکان تا 1800ەکان 200 ساڵێک ئیمارەتە کوردیەکان بە ڕێگای خۆیان ئەژیان بە سربەستەی خۆیان، بەڵام وەلای گشتیان بۆ دەوڵەتی عوسمانی بوو لەبەرەی ئاوا مابوونەوە هەتا ئەو زمانەی کە سوڵتان مەحموودی دووەم، ئەمەش مهمە، سوڵتان مەحموودی دووەم
مستەشارەکانی ڕاوێژکارەکانی بریتی بوون لەو خەڵکە غەربیانەی ڕۆژئاوایانەی کە نفوزیان لە ناو دەوڵەتی عوسمانیا هەبوو. ئەویان وا لێ کرد کە هەندێک هەنگاو بنێ بە ناوی چاکخوازیەوە. یەکێک لەو ئیشانەی کە کردی ئەوە بوو کە نەیویست فیدرالیزمێتیەکە بمێنێ، ئەگەر بە زاراوی ئێستا باسی بکەین، یعنی ویلایەتە ئیسلامیەکان بمێنن. هەوڵیدا مرکزیەتێ دروست کاتەوە بۆ دەوڵەتی عوسمانی، واتە ئەو ئیمارەتانەی لە جزیرەی عەرەبی دروست بوون، ئەو ئیمارەتانی لە شام دروست بوون، ئیمارەتێ لە مەمالیک لە بەغدا دروست بووە، ئیمارەتی جەلیلیە لە مووسڵ دروست بووە، ئیمارەتی سۆرانی و بەدرخانی بۆ نمونە لە کوردستان کە دروست بوون، یا ئیماراتی دوورتر و نزیکتر. سوڵتان مەحمودی دووەم ویستی ئەمانە بخاتەوە ژێر ڕکێفی خۆی. ئەوەش تەمان خاڵێکی تری وەرچەرخانە کە ئەوش دیسان کاریگەری هەیە لەوەی کە چۆن ئەوان توانیان ئەو دەسەڵاتە بگرنە دەست.